دوای تەوابوونی واژۆی پەرلەمانتاران بۆ پرساندنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی کە خاڵێکی پەیڕەویە لە پەیڕەوی ناوەخۆی پەرلەمان داوا دەکرێت بابەتی پرساندن لەگەڵ چوونی سەرۆکی حکوومەت بۆ بەردەم پەرلەمان تێکەڵ بە یەکتر نەکرێت. بەشێک لە ئەندامانی پەرلەمانیش دەڵێن سووری نەسەر پرساندنی سەرۆکی حکوومەت سەرقوتی خەڵک بوو، سەرچاکسازی بوو. لە ڕاستیدا دوای 10 کاتژمێر 11 کاتژمێر کۆبوونەوە من پێم وابوو نەتیجە و ئەنجامی کەوتوی نەبوو لەبەرەوەی تا ئێستاش پێیان نەوتین ئایا دەتوانن موچە بدەن، کەی موچە دەدەن، چاوەڕێی بەغدان و ئەم دانیشتنەی ئەمڕۆ هیچ کاریگەریەکی نابێت لەسەر پرسی پرساندن و لێسەرنەوەی متمانە لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران، جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران، وەزیری دارایی و ئەوانەی کە ناویان هاتوو پرساندنەکان بۆ کراوە و دەبێت لە کاتی دیاریکراوی خۆی وادەی یاسایی خۆیدا بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەنجام بدرێت. زۆرێک لە وەڵامەکان لاستیکی بوون و دووبارە بوون، هەر ئەوانەی کە لە تیڤیەکانەوە گوێبیستی ببووین لەسەر بابەتی پرساندنەکە ئێمە سوورین لەسەر ئەوەی کە دێ پرساندنیان بۆ بکرێ. ئەم حکوومەتە زۆر بێپلانە، ئەم حکوومەتە فەشەلی هێناوە. من دڵنیام ئەم حکوومەتێ و ئەم کابینەیە چاکسازی بە هیچ شێوەیەک پێ ناکرێت، بۆیە زەڕورە پرسانی بۆ بکرێت. فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن بەخوا نەموتەمان بڕیوە، نە بەشدار بووین، نە ئێمە خەڵکمان بێکار کردووە، نە ئێمە بەشدارین لەو دۆخە خراپە. ئەوە خۆیانن تەنانەت خۆیان ئەو ڕقەمانەی کە خۆیان دەیڵێن ئەگەر تەقسیم و زەڕبی بکەی ئەوە دەرناچێت کە خۆیان باسی دەکەنەوە. پەرلەمانتارێکی فراکسیۆنی کۆمەڵیش دووپاتی دەکاتەوە سەردانی سەرۆکی حکوومەت بۆ پەرلەمان لەسەر داوای خۆی هەنگاوێکی باشە، بەڵام ئەم ئامادەبوونە پرۆسەی پرساندنەکەی پەک ناخات، بەڵکو پرساندنیش پێویستە ڕێڕەوی یاسایی خۆی وەربگرێت. پرساندن پەیڕەوکردنی خاڵێکی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانە، شەڕ نییە، جەبهەگرتن نییە. ئێمە نوێنەری خەڵکین، ئێمە دەبێت ئیسپاتی نوێنەراتی خۆمان بکەین. ئەو سوێندە یاسایی کە پەرلەمانتار خواردوێتی دەبێت ئەو ڕۆکە بیسەلمێنەکە بەڵێ ئێمە نوێنەری حەقیقی ئەو گەلەین. بۆیە بە هەمان شێوە ڕێکاری یاسایی دواتر دەگرینە بەر کە بۆ ڕای گشتی ڕای دەگەین کە ئایا سەرۆکی پەرلەمان یا داشتەکەی تەسلیم نەکردووە، ئایا بەڕێزی سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەڵامیان نەبووە، ئایا هەر حاڵەتێک ڕوو بدا ئێمە نوێنەری خەڵکین، لەبەرەی گەلین، لەبەرەی خەڵکین و هەمووی ڕادەگەین. ڕێی جێگری سەرۆکی پەرلەمانیش زاڵترە لەسەر سەرۆکی پەرلەمان، بۆیە ئەدای سەرۆکی پەرلەمان لەو کاتەدا ئەدایەکی پێمان وانە وەکو پێویست بێ. پێمان وایە یعنی بەسەریدا زاڵ من کە دەستەی سەرۆکاتی پێکاتۆ لە 3 ئەندام دوانیان سەر بە حیزبی دەسەڵاتدارن کە پارتی دیموکراتی کوردستانە، ئەوان قسەیان زیاتر دەڕوا لە سەرۆکی پەرلەمان. دوای تەوابوونی ڕێژەی پێویست لە واژۆی پەرلەمانتاران بۆ پرساندنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی بەپێی پەیڕەوی ناوەخۆی پەرلەمان دەبێت لە ماوەی 14 ڕۆژدا سەرۆکایەتی پەرلەمان بیخاتە بەرنامەی کارەوە. لە ئێستاشدا پەرلەمانتاران داوا دەکەن سەرۆکایەتی پەرلەمان لەو ماوە یاساییەدا پرساندنی تیمی حکوومەت بخاتە بەرنامەی کارەوە تاکو یاسا ڕێڕەوی خۆی وەربگرێ و پەرلەمانتارانیش بتوانن پرسیارەکانیان لەسەر کێشەی موچە و بار و گوزەرانی خەڵک ئاراستەی تیمی حکوومەت بکەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.